یەکێ لە گوێگرانی سمینارەکانتم وانەی پێش و دەستە خۆش بێ دەستی ئاڕێیانی ئەندێتەش خۆش بێ کارێکی زۆر باشیان کردووە. من بە کورتی قسە لەسەر ئەگە پەروەردە بکرێ پەروەردە ینی بەگشتی ئاوا لە کۆمەڵگەکان بۆ ئیدارە ینی لە خزمەت سیستەمێکی دیاریکراوە ینی کۆمەڵگە کە پەروەردە دەکرێت بڵ بڵێن لە منداڵیەوە لە پێش تا لە با بڵێن لە حەملەوە لە هەمووی بۆ چییە بۆ سیستەمە لە خزمەت سیستەمێکی دیاریکراوی ئابووری کۆمەڵایەتی هەتا لایەنە فەلسەفیەکەشی هەیە ینی ئەو دەیەوێت کۆمەڵگەیەک پەروەردەکە بۆ ئەو شوێنە هەر بۆیش جیاوازی لە ئەوەکان دەبینی جیاوازی لە پەروەردە و مۆراڵی کۆمەڵگەکان دەبین ینی با بڵێن فەردی کۆمەڵگانی ئەندامانی کۆمەڵگە دەبینین لە هەر شوێنێک ئەوانەیە تۆ مەسەن مقارنەی نێوان با بڵێن غەرب و کوردستانت کرد بۆیە من پێم خۆشە تۆزە زیاتر بچینە ناو ئەوەی ینی کە سیستەمەکە دیاری دەکات ئایا ئەو سیستەمە تۆزێک باست کرد سیستەمی ئێمە ئەوەیە با بڵێن تۆزە سەر لێ شێوە بۆیە پەروەردەکەشی هەر لە خزمەت ئەوەیدایە خاڵێکی کەش ئەوەیە بەڕای تۆ پەروەردە ینی باسی دوو پەروەردەت کرد ینی دوو کۆمەڵگە یەکیان بۆ کۆمەڵگە بۆ ماناگشتیەکە ینی بۆ ئینسانیەت کە ڕەنگە بەس کۆمەڵگەی تۆ نەبێت سەرجەم بەشەریە لەو جیهانە ئی هەموومانە ئێستا مەسەن ئەو مەسەلەی ژینگەی هەموو خەڵکیە ینی هەموو ئەو کەسانی لەسەر ئەو هەسارەیە دەژی ئەتۆگە پەروەردە بۆ سەرجەم بەشەریەت بکەی باشترە یان بەتەنیا بۆ ئەوەی مەسەن هێزانە یان گروپێکە عەشیرەتەکەی خۆتە بەس نەتەوەکەی خۆتە بەس وڵاتەکەی خۆتیان بەو شێوەیەک لە ئەوەیدا بەڵا بڵێن بە پێی شارەزای خۆت کامیانت پێ ئەوەترا با بڵێن دروسترە و لەلایەنە ئینسانیەکەیەوە من باسی دەکەم خاڵێکی کەش ئەوەیە با بڵێن من لە کەنەدا قسان دەکەین کەنەدا هەموو ینی شوێنێکەی هەموو جۆرە ئینسانێکی لێ بە هەموو جۆرە بیر و باوەڕ و باکراوند و ئەوانە ینی هەر یەکە بەو پاشخانەوە هاتۆتە ئێرە لێرەدا بە تایبەتی مەسەن سەر عایلەکە هاتووە سەری خێزانەکەی هاتووە دایک و باوکەکە هاتوونەتە ئێرە لێرە ئەوانەی خۆیان تێکەڵ دەکەن وەکو ئەوەی ئەم نمونەیەکی باز دەکەم مەسەن هەر لەسەر فرۆشگا ئەمن چوومەتە ئێرە فرۆشگایەکی یەکێکە لە وڵاتە عەرەبی ئیسلامیەکانی خاوەنەکەی مەسەن من ئاوەتەماتەی ئێکسپایرم ینی هەموو دەرهێنا هەموو ئێکسپایر بانگم کرد گوتمەوە ئێکسپایرە گوتی من بۆ تۆم دانە ناوی گوتمەوە نییە من دەیکڕم گوتینان بۆ مەطعەمەکانم داناوە یعنی گوتی ئەم دەبێ مەطعەمەکان بیکەی گوتم مەطعەمەکان خەڵک نایخوا ئینسان نایخوا لەوێ یعنی قسەم لەسەر ئەوەیە بەو شێوەیە دێنێ ئێرە ئەوە هەر وەک نمونە بۆ تەیدی سەکانی تۆ سپاس دەکەم گێڵم کۆڕەکانی مامۆستا عادەتەن ئەگەریەوە شارەزاییتان هەبێ مامۆستا لێرە وەکو مەلای مزگەوت قسە ناکا بۆ خەڵک فتوا بدە لە ناو بیرکردنەوەیە لەگەڵ خەڵکەکەیە محاولە ئەکا ئەو بیرکردنەوە و تێگەیشتن ینی ستایلی ئیشی مامۆستا عیرفان هەر خۆی وایە لە هەموو شوێنەکانە ئەڵێ ئێمە با بەیەکەوانێ بچینە ناو ئەو پرۆسەیەوە هەمومان پێکەوە بیرکەینەوە بۆ یەکە من ئەو پرسیارم کرد چکە مەزانم کە ستایلی مامۆستا بۆ جۆرێ پرسیاری دووهەمینم بۆ مامۆستا بریتی بوو لەوەی کە ئەکرێ پەروەردەکان چەند جۆری جیاواز بن پەروەردەیەکی ئەمریکی پەروەردەیەکی ئەڵمانی پەروەردەیەکی کوردی پەروەردەیەکی تورکی بەڵام ئەم شتە لە ڕووی فەلسەفەوانێ ناکرێت بۆ ئینسانێکە بە گشتی هاتوێتە بوون بە تەواوەتی هێندە جیاواز بێ واکە ئەبێ فێرکاری لە ڕێزگرتنی بەرامبەران لە هەموو ئینەکانە وەکو یەک دیوێ بێ بە پێی قسەی مامۆستا ئەم موساڵەحە و ئەم
هینە هەتا سەر ناتوانین ئێمە لەگەڵیا بڕۆین واتە بێ ئەو پەروەردەی کە حەقەت پەروەردە خۆیەتی واتە پەروەردە بە معنە وجودیەکەی پەروەردە چییە ئەوێ ئەو پەروەردەیە بێ ئایا ئێمە لە دنیاە پەروەردەیەکی وەهامان هەیە بۆ ئینسان کە هیچ پارادۆکسی نەبێ لە شتەکانی ترا ئەکرێت لە جوزئیاتی پەروەردەکەیە فەرقیە بێ لەبەرەوەی من کوردم مجموعەیەک وردبوونەوە هەیە لە بابەتەکەیە کابرا ئەمریکیە مەڵێک شتی تر کە لە کولتورەکەیەوە هاتوۆتە ناو ئەو پەروەردە عامەوانێ ئەبێ بیکاتە ناو ئەو پەروەردە نمونەیەی کە باسیەکەین و ئایا مامۆستا بەو شێوازە بیری کردوێتەوە لە پەروەردەکردن چونکێکم من وەکو ئینسانێک ئەبێ هەموو ئینسانەکان یەک نەوە پەروەردەیان هەبێت مصالحە ناکرێت لەسەرەوەی کە ڕێزگرتن شتێکی باشە نازانم چی شتێکی باشە ئەبێ فێری ئەم فۆرمە ببێت لە شت ئەو فۆرمە ببێت بەڵام ئەکرێت لە جوزئیاتی ئەو پەروەردەیە کۆمەڵێک شت بە پێی کەلتورەکە بگۆڕێ یاخود بە پێی مۆراڵەکە بگۆڕێ پرسیاری من ئەوەیە دین کەلتور ئاین زمان دیارە هەمووی سەپێنراوە بەسەرمان یعنی کەمە لەدایک دەبین اختیاری نییە لەدەست خۆمان نییە کامایان هەڵدەبژێری ئەگەر کورد بین یان ئەگەر ئیسلام بین یان هەر دینێکی دیکە بین ئەوە بەرگە بەسەرماندا سەپێندا دایکبوونمان ئەو بابەتەی کە باسی کرد مەسەلەی پەروەردەیە پەروەردەی منداڵ و پەروەردەی خۆشمان هەڵس و کەوتمان وەکو مرۆڤ بەرامبەر کەسانی دیکە بەرامبەر هەموو زیندەوەران و بەرامبەر بە سروش لەسەر زەویکە هەینە لەسەر چ یاسایەک ئەمە هەڵس و کەوت دەکەین ئەو یاسایانە کە باسی کرد کۆمەلگاکان کەلتور و دین کۆمەڵک بەرژی دیکە کە لە بۆمان دابنێن لە کچکەیڕە ئەمە لەسەری پەروەردە دەبین کە گەورەش دەبین ئەستەمە لێی دەچین ئەگەر غەڵەتیش بی لەسەری بەرداوام دەبین سیارێک دیکە لێرێ ئەمە لەسەر چ بەرجێک لەسەر چوارچێوەیەک ئەمە هەڵس و کەوت بکەین بۆکو مرۆڤ و منداڵەکانیشمان لەسەر ئەو بنچینەیە پەروەردە بکەین دیارە زۆربەمان لەسەر ئەوە هاوڵاینەکە مرۆڤبوون ئەم مرۆڤ مرۆڤبوون بە پێوەردابنێ مرۆڤبوونیش بریتێ لە وەکو مرۆڤە کە ئەو ماکە بخۆم دەدەم لەسەر زەویما بەرامبەر بە هەموو ئەو بوونەوەرانە و بەرامبەر بە سروش لەسەر زەوی کە مافەکانی وانیش بپارێزم ژیانەشی شایستەش لە خۆم هەمبی بەڵام ئەوە قورسە وەکو خۆم دەتوانم ئەوە جێبەجێ بکەم بەڵام ئەو کەسانەی دیکەی کە بەرامبەر من ئەو کاتی کە مافەکانی من دەخۆن بە شێوەیەک ئەم کاردانەوەم بێت لەوەی مافەکانی خۆم بپارێزم و هەڵس و کەوت دەکەم ئایا وەکو دەبینین مەسەلەن دین لە زۆربەی کاتەکان دینی ئیسلام ئەمە دەبینین مەسەلەی کوشتن و بڕین وەکو کوردیش ئەمە دائیمەن غەدرمان لێکرایە بە ناوی دین کە لە زۆربەی کاتەکاندا بەرجی ئیسلامی پێدەدەن لە ڕووی ئاەت و ڕەوایەتی دینی پێدەدەن یان ڕەوایەتەکانی دیکەی پێدەدەن ئەو جا بابەتش گرینگە پێم خۆشە گەر تۆ زیاتر ڕوونکردنەوەی زیاترمان لەسەر دەربەستەکان ڕاکەش سەرەتا بە خێرایی دکتۆر دەکەم زۆر سپاس بۆ باسی پێشکەشی کرد تێبینیی گشتیم هەیە زیاتر لەسەر ئەو بەراوردکاریەی ئەو دوو سیستەمە باناویرین ڕۆژهەڵاتیەکە و ڕۆژئاواییەکە ئەو بەراوردکاریە لە کۆنتێکستی خۆیدا حەز ناکەم ینی بۆ هەموو سەردەمێک و بۆ هەموو مێژوویەک گونجاوە بەڵکو لەبەرەوەی گۆڕانکاری زۆر ڕوویداوە لە حدودە گۆڕانکاریەکانی شەوە نیە لەلایەک ناویان لێبرێن ئەدرەسی بکەین باش و خراپ نە گۆڕانکاریەکان ینی لە ڕووی کۆمەڵاسیەوە دەتوانی پێناسەی تری لەبەوە بکەیت من ئەو 13 ساڵی ڕابردوو لە کوردستان ژیاوم و ئێستاش بەراوردەوە کەنەدا یعنی هەم تەجروبەی پێشوی گەڕمە کوردستانی تەجروبەی کەنەدا هەبوو هەم لێش یعنی هەمیشە لەو دوو سۆسایەتی هەمیشە لەو دوو کۆمەڵگەیە بوومە لە کوردستان ئەوەی کە تۆ حەز بکەی هەمیشە لە شەڕێکی ئەمەشیان پێم وانە زۆر ینی ورد بێتن زۆر دەخیل بێتن بەس حەقیقەتە ئەمە حەقیقەتە بەڵام زۆر ئەوە نییە باڵێ زۆر جەنەرال نییە زۆر شامل نییە لەناو ئەو کوردستانەش چەند ڕەهەندێکی کۆمەڵایەتی و چەند ڕەهەندێکی ینی مانیژمەنتی کۆمەڵایەتی هەیە ئیدارەکانی کۆمەڵایەتی هەیە چ لە مستەوای تاکە چ
وەکو مجتمع خۆی إذا لم إدارة دانا أنواع رهندي كأخيار باش أو ترى هنا بلا مثلا خم سنزار لكردستان بني إمان هنا وتمارو سيد ما كروي هلينا بني لكم برتوا زور بريزو بني ليش باش يعني بقول ما هنا وداوي لي بالدنيا كردوانا حتى روشي دواتر شو مثلا تيواي سلازة كمان سلك السلازة كعيبيتي عروانا أما تنزار مثلا منزل برتو والله يوا سركي بيبوتو أنا كنت بس أرسل ما مساعد منزل يشتري هنا يعني ما بس نسيها هم كاتيك يدوينا تعبير لا كومالجي بنا كاتن لا كنداش ما مستعرض شارك بدا تشتغلنا شتيكي سلك كومالناسي للرجعة تصور لك ما مسخوشي باشتر لمزاني شتيك بدا هايجاكينج ذا سيستم يعني تو هاتشي سيستم كده كده كاتيك لكومالجي هجموني كولتوري زیاتر دەبێ بۆ نمونە ئێستا لە ڤانکۆڤەر نزیکەی 2 ملیۆن هندی خەڵکی هیندستان هاتوونەتە ڤانکۆڤەرانە هەژمونە کولتوریەکە هەستی پێ دەکەیت یعنی هەر بۆشە دەبینی ڕازڕاوەکان یعنی بوونە تەنگاو بوونە ڤیدیۆ دەکەن دەڵێن ئەمە خەتەرە نازان چیا من وەکو ڕازڕاوێک بیر ناکەمەوە بەڵام دەرزانم لەکوێوە ئەم هەژمونە کولتوریە احتیمالە کلین لسیستمەکە پیدا بکاتن بۆ نمونە داگیرکردنی کەرتی بیناسازی لە ئێستا لە BC لە بریتیش کۆلۆمبیا بەدەست کۆمپانیا هیندیەکانە کە زۆر جار ڕاپۆرتی ڕۆژنەماوەنی هەیە لەسەریان کە بەعکسی یاساکانی زەریبە بەعکسی یاساکانی سندیکا معاملە لەگەڵ دەکەنەوە جا تۆ کاتێک شتێکی لەو بابەتە دەبینی ناکرێ بەراورد لەسەر وێنەیەکی پێرفێکت و وێنەیەکی ناپێرفێکت بکەیت بەڵکو لەسەر ریسێرچێکی ئێستایی بکەیت دەبێت ریسێرچەکەت بە دواتچەکان ئێستایی بێت دەبێت داتاکانت ئێستایی بێتن لە هیچ کاتێکیش ینی ئین نەکرێ عام نەکرێتەوە دووبارە دەستخۆشی لە دکتۆر دەکەم زۆر سوودمبینی لە باسگەی سپاس بۆ پرسیارەکان گرنگ بوون ئەوەی کاکەڵمەت جارێ هەر بەر لە پرسیاری دووەمی پرسیارەکەی ئەوەی کە پرسیارەکەی کرد لە سەرەتا لە ڕاستی پرسیارەکە وایە زۆر گرنگ بوو ئەوە ینی ئەو پرسیارە سەرەتایەکە بۆ بەشێک لە سیمینارەکە بەس من بەو بەشەی دەسم پێ نەکرد کە ڕەبتی بە کولتورەوە هەیە و دواتر دەبێ باسی کەم چونکە پەیوەندی مۆراڵیەکان و من ئەوای جیا دەکەمەوە لەگەڵ پەیوەندی کولتوری دوو پەیوەندی تەواو جیاوازن هەرچەندە بەڕاستی لە کۆڵەرانی واری کۆمەڵناسی و واری ئەنتروپۆلۆژیا وانەی کە من ناگادارم ئەم دووبارەیە جیا نەکراوەتەوە یانیار بە تێکەڵی باس کراوەوە هەست دەکەم لەوانەیە تێکەڵکردنی ئەم دوانە لە شوێنێکەوە ینی وای کردبێت کە کورد باجێکی گەورە بدا چونکە جاری وا هەیە وەکو بڵێ بە ناوی کورد بەرگری لە کولتورەکەی دەکا بەڵام بە کەسێک وێنا دەکرێت کە ڕەدی مۆراڵە مۆدێرنەکە دەکاتەوە ئەنی وا پێناسە دەکرێت ئەو جیاوازیە لە نێوان کولتور و مۆراڵە بەڕاستی بەتایبەتی بۆ ئێمە بۆ چارەسەری کێشەکەمان زۆر زەرورە لە هەستێکی ئەکادمی بەرزە ئەم کارە بکرێت و من لێرەوە دەسم پێ کردووە کە و دووبارە جیاکەمەوە دووباری جیاوازن و تێکەڵکردنیان کارە ساتی دروست کردووە لە ڕاستیە دا لەبەرەوە ئەو بەشە و پرسیارەی ئەو پەیوەندی بە کاکەڵمەت پەیوەندی بە دەواازەیەکی باش بوو بۆ چوونە ناو کولتور نەک مۆراڵ کە منە لە سەرتاوە باسیەوەم کرد کە مۆراڵ لە ڕاستیە ڕەبتی بەنەتەوە نییە بە و مانایی کە کولتور پەیوەندی پێوەی هەیە هەندێک لە پرسیارەکان هەست دەکەم پرسیارێکی کاکاراس پەروەردە بۆ سیستەمێکی دیاری کراوە ئایا پەروەردەیەکی یونیڤەرساڵ هەیە ینی جیانی هەیەەوە نەبێت کە بۆ کۆمەلگایەکی دیاری کراو نەبێت ئەم پەروەردایی کە بۆ سەرجەم بەشەریەتە یا یونیڤەرساڵەوە بزانم لە بامان شێوە پرسیاری کاکەڵمەتیشە ئایا پەروەردەیەکی یونیڤەرساڵ هەیە بامان شێوە پرسیاری کاک شیروانیشە کە باسی ئەوەی کرد کە ئێمە مرۆڤین بۆ دەبێت پەروەردەیەکی مرۆیی ینی سەر تاسەری نەبێت وەکۆەوەی کە مرۆڤین نەک وەکۆەوەی کە
سەر بە نەتەوەیەکین. ئەمانە تقریبان ئەم سێ پرسیارە دەکرێت لە ینی یەک وەڵام بۆ سێ پرسیارەکە بدەمەوە بۆی لەلایەکۆ کاتەکە بگەڕنمەوە بۆ پرسیارەکانی تریش. لە ڕاستیا دەبێ شتێکەیە زۆر بە وردی بتوانین جیای بکەینەوە کە ئەویشە ڕستەکەم ئەو جاکاریە نەکراوە. ئەویش ئەوەیە چی لە نێوان مرۆڤەکانە لە نێوان هەموو مرۆڤەکانە یەکە وە چی جیاوازە. ئەی چی دەتوانین بکەینەوە بە یەک وە چی ناتوانین بکەینەوە بە یەک. بۆ نمونە لە دەوڵەت نەتەوەی مۆدێرنا هەوڵ درراوە زمان و کولتور و ئەوانەی کە هی ئتنیەکی باڵادەستن بسەپێنرێن بەسەر ئەوانی ترا بە ناوی چوونیەکردنی کللتوری لە کاتێکە دەکرێت ئەمە لە ئاستێکە ئەم چوونیەکردنە ڕوو بدا کە بەڵام هەرگیز لە ئاستی کولتورە ڕوو نادا بە شکڵێکی سروشتی و قبول کراوە. و کورد یەکێکە لەو میلەتانەی کە نەک یەکێکاز دەکەم لە ویارە ینی پشکی شێری بەردەکەوێەوە ڕابەرایەتی ئەوە دەکا کە بەرگری لە کولتورەکەی خۆی بکە لەو سەرکوتکردنە کولتوریە لە بەرامبەرەوەی کە دەوڵەت نەتەوەکان بەرامبەری دەکەن بە ناوی چوونیەکردنی کولتوریەوە. خۆی مشکلەکە ئەوەیە بە ناوی ئەوەی کە مۆراڵ بکرێتەوە بە یەک بۆەوەی مۆراڵ یەک بێ و تاکێکمان هەبێ کە لە سنوورێکی سیاسیە هەمان مۆراڵی هەبێت لەگەڵ هەر تاکێکی ترا بۆ ئەوەی ئەو پەیوەندیە مۆراڵیە پیشەیە لە ناو کۆمەلگای پیشەسازیە یەک بێت و جیاوازی تێنەکەوێ و کێشەی تێنەکەوێ و گرفتی ینی ململانەی مۆراڵەکان دروست نەبێت لە ناو کۆمەلگای پیشەسازیە. بێگومان مەبەستم لە مۆراڵی پیشەیە چونکە بەشێکی تر لە مۆراڵ هەیە وەکوتم جارێ باسم نەکردووە کە مۆراڵی ناپیشەیە و جگە لەمەش کولتور هەیە ئەوە دواتر دەخێنەوە ینی دەبێت جایکەینەوە کولتورەکەش دواتر باز دەکەم. لەناو مۆراڵی پیشەیە خۆی دەوڵەتی مۆدێرن ئاوا دروست بوو بە تایبەتی ینی ناسیۆنالیزم ئیشی چی بوو؟ ئیشی ئەوە بوو کە کۆمەلگایەکی پیشەسازی چوونیەک دروستکە و ئەو کەسانە ئامادەکە بۆ ئەو کۆمەلگا پیشەسازیە و بۆ ئەمە بە ناوی ئەوەی کە مۆراڵی پیشەی دەبێ ببێتەوە بە یەک هاتن چیان کرد زمان و کولتور و ئەوەی کا ڕەبتی با کولتورەوە هەیە ئەمانەیان هێنا و وایان کرد کە بێ بە مقەدەساتی دەوڵەت و دەوڵەت بتوانێت لە ڕێگەی سوپا و هێز و ئەوەی کە هەیەی هەموو ئیتنێک کە خاوەنی کولتوری خۆیەتی و زمانی خۆیەتی سەرکوتیکە و بە ناوی ئەوەی کە چون یەککردنی مۆراڵی دروستەکە. طبعاً ئەگەر بەهاتایە و دەوڵەتی مۆدێرن لەسەر ئەم دوانەی تێکەڵ نەکردایە بۆ نمونە ئەوەی کە ڕەبتی بەنەتەوەەوە هەیە و عیبارەتە لە کولتور و زمان و هونەر و ئەمانە کە پەیوەندی بە لایەنی ڕوحی ئینسانەوە هەیە یا لایەنی ئێستاتیکی ئینسانەوە هەیە کە ئەمە بەشێکی زۆر گرنگە لە ژیانی مرۆڤ بەڵام وا دیارەکە بەشێکی گرنگ نەبێ بەڵام وانی ئەمە بەشە گرنگەکەی ژیانی مرۆڤە ئەگەر وەک ژیان وەریگرینانی بەڵام ئەمە هێنرا لەبەر ئەوە ئیمکانی ئەوە هەیە لە ڕێگەی پەروەردەوە مۆراڵێکی پیشەی چون یەک لە ناو تاکەکانە دروست بکرێ هێنرا ئەم کولتورەش لەگەڵ یا کرایەوە بێ یعنی بۆ ئەوەی وەکو وا بێ بۆ ئەوەی ئەو مۆراڵە بتوانین چوونیەکی کەین مەرجی ئەوەی تایە کە دەبێت بە یەک زمان چوونیەک بکرێن لە کاتێکە ئێمە مۆراڵەکەت دەتوانین بە ینی زمانی جیاواز چوونیەکی کەین ینی زمانەکە هیچ ڕۆڵێکی نییە لە مۆراڵەکە بۆ نمونە تۆ لە ناو مارکێتێکە بە کوردی دەیت ئەو وەرسوکەوتە دەکەی کە بەپێ ئەو مۆراڵی کە لە ناو سوپەرمارکێتێکی ئەوروپیا و یا کەنەدیا دەکرێت کە پەروەردە کراوە ئەم تاکە ئاوا وەرسوکەوت بکە لە فلانە موقفاوا بجوڵێتەوە ئەمە تۆ بە کوردی بیکەی بە زمانی کوردی بێ یا بە زمانی ئینگلیزی بێ یا بە زمانی فەڕەنسی بێ لە کەنەدا ئەمە لە ڕاستیە هیچ کاریگەریەک لەسەر مۆراڵەکە دروست ناکە چونکە مۆراڵەکە و زمانەی تۆ قسەی پێ دەکەی لە زمانەکە نییە پەیوەندێکە لە چۆنیەتی قسەکردنەکەتایە چۆن تۆ لەگەڵ ئەو کەسا قسە دەکەی بەڕێزەوە قسە دەکەی بێڕێز قسە دەکەی یاستێکی سایکۆلۆژی وای دەدەیت تێکە یانەی دەکەی چی دەکەی تۆ لەو حاڵەتە
ئەمانە دەکرێت تۆ بە کوردی بیکە یانی زمانەکەت کوردی بێ یا عەرەبی بێ یا ئینگلیزی بێ یا هەر شتێک بێت تۆ ئەمە هەر دەکەی لە ڕێگەی زمانەکە تەنها وەسیلەیەکە ڕەبتی بە چیەوە نییە ڕەبتی بە مۆراڵەکەەوە نییە دەکرێت من بە کوردی کەسێکی بریندارکەری خراپی نازانم چیکە و هیچ حسابێکی مۆراڵی نەبێت ینی و مۆراڵ شتێنی بکەم دەکرێت بە کوردیش من پێی ڕێوی لە مۆراڵ بکەم یعنی دەکرێت ئەمە بە کوردی جنێو بین دەکرێت بە کوردی بەڕێزەوە لەگەڵێکی قسە بکەین لەبەر ئەوە کوردیەکە وەکو زمانێک کە سەر بە کولتورە هیچ پەیوەندێکی بە مۆراڵەکەەوە نییە وموضوعی مۆراڵێکی جیانی تەبەن ئەوەی کە بازەوە دەکرێت پەروەردە بۆ سیستەمێکی دیاریکراوە ڕاستە گەر بێت و یانی ئێستا بۆ نمونە لای سپارتەکان کە کاتی خۆی مۆزوعی شەڕ هەبووە و بەرگریکردن لە خۆ بووە لە ڕێگەی جەستەوە ینی تاکەکان بەردەوام وەکو جەنگاوەرێک پەروەردەکراون و لەو سەردەمەیە کە ئێمە لە ناو بەرگریین تاکەکانمان وەکو جەنگاوەر پەروەردە دەکەین ینی بۆ فعلەن شتێکی دیار نەکات بۆ سیستەمێک لە پێناو سیستەمی لە پێناو ئامانجێکی دیاری کارێکی دیاریکراوە ئێمە ینی جۆرێک پەروەردە لە شوێنەکە لە فترێکە زاڵ دەبێ بەسەر ینی پەروەردەکردنی کەسێک بۆ کارێک زاڵ دەبێ بەسەر ئەوە کە پەروەردەیەکی بۆ کارەکانی تر تەمان ئەمە لە ڕووی پیشەوە ئێمە باسمان ئەوەمان کرد کە نەریتە پیشەیەکان ئەوەی کە پیشەیەکی ئێمە پێ دەکەین ئیشێکی پێ دەکەین جیاوازە لە وەرس و کەوتە مۆراڵیەکە ئێمە هەمانە وایە کاتی ئێمە کەسێک بۆ جەنگ پەروەردە دەکەین لە کۆ نابڵێنە و ئەوە پێویست بووە ئەمە لە ڕاستیە بۆ جەنگ پەروەردەی دەکەن ینی توانە جەنگیەکەیە مەفوەکو سەربازێک ڕای دێنین کە بچێتە ناو جەنگ و مۆراڵەکە کام سەربازایەتی ئەوەیە ئایا لەگەڵ وڵاتیەکانی خۆیان چۆن هەڵسوکەوت دەکات لەگەڵ ئەوانەی دوژمنەکانە چۆن هەڵسوکەوت دەکات مۆراڵەکە کە لە دەردێ بەم سەربازە و ئەوەی گرنگە ئەمە نییە کە من ئەمە وەکو جەنگاوەرێک پەروەردە بکەم ئەوەی کە ئێستا ئێمە قسەی لەسەر دەکەین ئەوەیە ئەو مۆراڵەی کە ئەم جەنگاوەرە لە پەیوەندیا لەگەڵ کەسەکانی تر هەیەی چییە بۆ نمونە لەبەرەوە ئێمە دەبێ و دوانە ژاکەینەوە جارە مەوزوعی توانە پیشەیەکان ئەوە شتێکی جیهانیە دەکرێت کەسێک کە لێرە ئەندازیارە بە هەمان توانای پیشەیی بە هەمان پرۆگرام ئەو کەسە پەروەردە بکرێ وەکو ئەندازیارێکی باش کە لە ئەمریکا پەروەردە دەکرێت وە توانە پیشەیەکان وەک توانە یۆنیڤەرساڵن ینی دەکرێت تۆ ئەو توانایانە لە منداڵێکی کووردا دامەزرێنی و ئەو نەریتە کە ڕەبتە بەو بوارە و پیشەیەوە لە ناویە بیچێنی چۆن لە ناو ئەمریکیەکە دەچێنی و ئەمە لەوانەیە جیاوازیەکە تەنها ئەوە بێ لە هەندێک ئەو توانایە باشتر لە هەندێک ئیشکا لە شوێنەکە دقیق ئیشکا لە شوێنەکە بەهێزتر ئیشکا لە شوێنەکایانی ئەم جیاوازیانە هیچ ڕۆڵێک دەورێکیان نییە لەوەی کە سیستەمەکە یا ئەو بڵێن توانایە کە دەیکەی بەتوانست لە ناویە لە ڕێگەی نەریتێکی دیاریکراوە و نەریتێکی پیشەیی کە ئەم نەریتە پیشەیەت پێدا ئەم مهندسە بەپێی ئەو زانستە سوکەوت دەکات لەگەڵ ئەو کەرستانەی کە مامەڵەیان لەگەڵ دەکات ئەم نەریتە یەکە ینی لەبەرەوە ئەندازە تۆ لە ئەمریکا بیخوێنی یا لە کوردستان بیخوێنی دەکرێت یەک بێ دەکرێت فعلەن شێوازی پەروەردەکردنی تواناکەش هەمان شێواز بێت ئەوەی دەمێنێتەوە ئەوەیە کە نەریتێکی ترە ئەمەیان ڕەبتی بە مۆراڵی ینی پیشەیەوە هەیە بۆ نمونە ئەم ئەندازیارە کە دواتر دەچێتە سەر ئیش لەگەڵ کۆمپانیایەک ئیش دەکا یا ئیش بۆ کەسانێک دەکا ئەو مۆراڵی هەیەی لە ئیشا چۆن ئیش دەکا و چۆن هەڵسوکەوت لەگەڵ کرێکارەکانە دەکاوانەی کە لەگەڵیانە ئیش دەکا چۆن هەڵسوکەوت لەگەڵ ئەو کەسا دەکا کە بیناکەی بۆ دروست دەکا چۆن هەڵسوکەوت لەگەڵ دەوروبەرەکەی خۆیان دەکا ئەمە مۆراڵە و ئەم مۆراڵە پەیوەندی ئەو کەسانەوە هەیە کە لە ناو هەمان ئیشان و پەیوەندی بە تواناکەوە نییە پێم وایە ئەم مۆراڵەش دەتوانین بە هەمان شێوە ینی بیکەینە مۆراڵێکی یونیڤەرساڵ ینی دەتوانین تاکەکانی لەم سەری دنیاوە بۆ ئەو سەری دنیا هەم لە مۆراڵەکەی کە پەیوەندی نێوان ئەو کەسانە ڕێک دەخا کە لە کۆبوونەوەیەکی پیشەیە پێکەوەن ئەو پەیوەندی ڕێک بخە هەم ئەوەی کە تواناکان ئەو توانە پیشەیانە
بک بتوانست و ئەمەیان طبعا ئاسانترە کاتێک کە تۆ زانستێگەیە زانستەکە زانستی هەندەسەیە ئەم کەسەی پێ دەکەی بە ئەندازیاریانی نەریتێکی زانستی دەخەیتە مێشکی و لە ناو مێشکی ئەما وەکو جیازێکدا دەمەزرێ کار دەکا. ئەمە لە وەکوتم زیاتر یونیڤێرسالترە تا مۆراڵەکەی کە پەیوەندی نێوان کەسەکان لێک دەخا. بەڵام بامان شێوە من پێم وایە ئەسڵەن ینی ئەگەر بێت و ینی ئێمە مەوزوعی کولتور لە دەوڵەتدا ببرێنین جایکەینەوە ئەو کاتە زۆر ئاساییە کە کۆمەڵێک نەتەوە لە ناو یەک دەوڵەتە بژین بە یەک مۆراڵ. ینی بۆ نمونە لە ناو عێراقا ئەگەر ئێمە نازنامە عەرەبیەکە لە عێراق بکەینەوە ئەو کاتە دوو نەتەوەی تایە بۆ نمونەیە چەند نەتەوەیەکی تایە ئەم نەتەوەیە بە کللتورەکەی تعریف دەکرێن ئەو کاتە کللتوری ئەمە دێنینە دەرەوەی سیاست دێنینە دەرەوەی دەوڵەت وەکو لە مقدساتی دەوڵەت وەکو مقدسی دەوڵەت لی دەیدێنینەوە ناو کۆمەلگا دەبێتە مقدسێکی نەتەوەیی کە ئەمە دەسەڵات بۆی نییە دەسی لێبا ئەو کاتە ئەمەمان کرد دەکرێ ئێمە ئەو نەریتە پیشەیانە کە هەیە لەم سەری عێراقەوە بۆ ئەو سەری عێراقیان لە کوردستانەوە بەرەو بەسرە ئەو تاکانەی ئەمە بە نەریتێکی زانستی بۆ نمونە لە زانستی ئەندازەکەی هەم بامان شێوە پێ بدەین و ئەمانێکی چون یەک بێت ینی تواناکان و بەرنامە پەروەردەیەکە بۆ پێگایانی توانەکان لە هەموو شوێنەکان یەک بێت. ئەمە هیچ کێشە دروست ناکە کە من بۆ نمونە ئەندازەکە بە کوردی بخوێنم یا بە عەرەبی بخوێنم یا بە ئینگلیزی بخوێنم. طبعا لە بوارە پیشەیەکان هەر بە ئینگلیزی دەخوێندێ دەکرێەوە بێتە زمانێکی پیشەیی بۆ زانستەکان. لێرەوە شتێکی تر دەمێنێت ئەویش ئەوەیە پەیوەندی ئەم کەسە کە تۆ وەکو کەسێکی پیشەیی دروستی دەکەی لەگەڵ ئەو دەوروبەرە پیشەیە کە تێ دەکەوێت ئەمەش دەکرێت و ئەم پێویستمان بە پێداویستەکانە بۆمانەوەمان لەم شوێنە کە ئێمە بوونێکی بایۆلۆجیمان هەیە دەکرێت فعلەن مۆراڵێکی هاوبەشی گیانی دروست بێت. بۆ نمونە ئێستا و مۆراڵەی لە ئەوروپا هەیە و لە ئوسترالیا هەیە لە ئەمریکا و لە کەنەداش هەیە مۆراڵێکی زۆر نزیکە ینی ئەوانەی کە پەروەردە کراون لە قوتابخانە مۆدێرنەکانە ینی مۆراڵێکە کە دەکرێت بڵین ئەوانە و تاکانە تاکێکی سوێدی یا بۆ نمونە ئوسترالی ئەگەر بێت بۆ کەنەدا لە کەنەدا پێویستی بەوە نییە کە ئەو مۆراڵی ئەوێ فێر بێت چونکە لە وڵاتەکەی خۆی ئەو مۆراڵە فێر بووە لەسەر قاسەکەدا دەنیشێت دەزانێت کە لێرە چۆن ئەرسوکەوتدا. بەڵام کاتێک کەسێکی سۆماڵی دێت بۆ ئەوێ یا سوودانی دێت بۆ ئەوێ یا ئەفغانی دێت بۆ ئەوێ ئەم مۆراڵی نییە لەبەرەوە کێشەی مۆراڵی دروست دەکات لە پەیوەندیەکانە باتوانەکەشی هەبێت. بۆ نمونە دەکرێت هەندیەک توانە زانستیەکەی لە ئەندازیاریە لە کەنەدیەک زۆر زۆر باشتر بێ بەڵام توانە زانستیەکە بەس نییە بۆ ئەوەی ئەم کەسە هەلی کاری دەستکەوێ ئیشی هەبێ دەبێ ئەم کەسە توانە مۆراڵیەکەشی هەبێ چونکە کەسانێکی زۆر بۆ نمونە پێشکەش دەکەن بۆ ئیشێک لە شوێنێک داوای ئیشەکە دەکەن یەکێکیان هێندیە یەکێکیان فلانیە یەکێکیان فیساریە ئەمانە ینی هەر ئەوەندە گرنگ نییە کە ئەم کەسە سیڤەکەی وا دیارە کە ئیشی باش کردووە وەلەوە گرنگتر من پێم وایە کە بۆ ئەوەی کەسێک بێ لەسەر ئیشەکەی دەرنەکرێ وایە لەسەر ئیشەکەی بمێنێتەوە و زەمان بێ لەسەر ئیشەکەی بێ ئەوەیە کە دەبێت مۆراڵی ئیشکردنەکەی ئەوێژ وەرگێت. ئەم ئەندازیارە بۆ نمونە کاتێک لەگەڵ کرێکارەکانە بە مۆراڵی خۆی ئیش دەکا مەقبول نییە و هەر کرێکارێک لەو کرێکارانە دەسەڵاتی ئەوەی هەیە کە بەرگری لە خۆی بکات لە بەرامبەر ئەوەی کە ئەم بەرامبەری دەکات. لێرە پێکدادانی مۆراڵەکان دروست دەبێت و ئەمە وەکووتم هیچ پەیوەندی بە کللتورەوە نیە بەڵام مشکلەکە ئەمەیە بەهۆی ئەوەوە کە سیستەمی دەوڵەت نەتەوە ئەم دوانەی لە یەک داوە کردوونی بە یەک مۆراڵ و کللتورەکەی کردوێتەوە بە یەک ئەو کاتە ئێمە دەڵێن هندێکە توندوتیژە چونکە مۆراڵ وا پەروەردەکراوە دەڵێن گۆرانەکانیشی توندوتیژە بۆ نمونە دەڵێن گۆرانەکانیش نیشی بێمۆراڵن یا زمانەکەی بێمۆراڵە زمانەکەی ئەوە نیە جنێوی پێدەدا ینی ئەمە لە مشکلە لە زمانەکان نییە دەکرێت ئەم تاکە هێندیە فعلەن لەوێ هەڵی گری وەکو منداڵێک بێنیتە ناو ئایلەیەکی کەنەدی پەروەردەی کەنە و کاتەوە مۆراڵە وەردەگرێکە و خێزانە هەیەتی لەبەرەوە ئەم مۆراڵە دەچێندێت و ئەمە جیاوازە لە کولتورەکە لەبەرەوە دەکرێت فعلەن مۆراڵێکی و ئەگەر بێت و بیل لەمە بکرێتەوە لە ناو دەوڵەت نەتەوە تەرکیز بخرێتە سەر
ئەوەی کە مۆراڵی پیشەیی بە هەم ئەو نەریتەی کە تواناکانی پێپەروەردە دەکرێت هەم بۆ پەیوەندی نێوانە و کەسانێک کە لە ناو کۆمەلگا پیشەیەکان ئەم مۆراڵە بکرێتەوە بە یەک ئەو کاتە تەبانە مۆراڵە ڕەبتی بە یاساکانی و مەدەنیەکانی وڵاتەوە هەیە و ئەم تاکانە ماف و ئەرکیانەیە و هەمووی ئەمانە بە شکڵێکی سیستەماتیک و بە یاسا ڕێکخراوە ئەگەر ئەمە بکرێتەوە بە یەک هیچ کێشەیەک من هەست دەکەم زۆرێک لە کێشەکانی دنیا لەوانە چارەسەر بێت و یەکێک لەوەی کە هەست دەکەم ینی هوشیاریەکی گرنگ لە کەنەدا هەیە و کیمیلکیایەکێکە لە بیرمەندەکانیان لەگەڵ کۆمەڵناسێکی تریشان هەیە تایلەر ئەو دوانە بەڕاستی کارێکی زۆریان کرد لەسەر ئەوەی کە ئیش لەسەر کولتور بکەن کە کولتور گرنگێکی زۆری هەیە و دەبێ مافی کولتورەکانیش دروست بێت تەبان ئەمە بۆیە و کێشەوەی کە لە بینی فەڕەنسیەکان و ئینگلیزەکان وەکو دوو گروپی هاتوو بۆ ناو ئەو بۆ کەنەدا ئەم کێشەیە گەورە بووە لە کاتێکە لە ناو دەوڵەتەکانی خۆیان ئامانە بوو بە کێشە چکە لەوێ ئاسایی بوو کە بۆ نمونە لە فەڕەنسا کولتورە فەڕەنسیەکە بێ بە مقەدەساتی دەوڵەتی تر ئەو ئیتنیانەی لە هەن کێشە نیە دەبێ بە فەڕەنسی بنەوانیش بەڵام لە کەنەدا ئەوە دواتر حەز دەکەم باسی کەم لە کۆتایی ئەو کاتێکە گەیشتینم بابەتینەتەوە و باز دەکەم ئەوەی کە گرنگە ئەوانە دەرکیان پێ کردووە کە فعلەن کولتور شتێکە دەکرێت فرە کولتوری لە ناو دەوڵەتە هەبێت و مۆراڵ شتێکی ترە و ئێمە دەکرێت مۆراڵێکی هاو بەشمان نەبێت دەکرێت لێرە منداڵێک پەروەردەکەی بە مۆراڵێک کە مۆراڵێکی پیشەیی کە لە کەنەدا هیچ گرفتێکی نەبێت و دەکرێت ئەو منداڵی کە لەوێ پەروەردە کراوە مۆراڵە پیشەیەکە کوردستان پرۆسەی پەروەردە بخاتە کار و ئەو مۆراڵە بێنێت کە ئەمە عیلاقەی بە ئاین و بەم شتانەوە نییە بە کولتوروەمانەوە نییە ئەم هەمان مۆراڵی ئیشکردن بێنێ و فعلەن ئەوەی کە لەوێ دێتەوە ئیش دەکا لێرە دەکەوێتە ناو ینی پەیوەندێکی مۆراڵیەوە لەگەڵ ئەوانی تراکە هەمان مۆراڵە و ئەمانە دەکرێ بکرێن و بەڵام ئەمە بەڕاستی دەبێ حکومت بیکە دەبێت سیستەمی پەروەردە دەستکاری بکرێت دەبێت ئەوانەی پەروەردە دەکەن جارێ خۆیان هەڵگری و مۆراڵە بن تا بتوانن مۆراڵەکە بگوازنەوە بەڵێ پێم وایە ئەوە دەکرێت گشتی بێت پرسیارەکانی تر وازام جوابیەوەم دایەوەی کاگاراس ئەوەی کە پەروەردە تایبەتە بە سیستەمێک تەبان پەروەردەی کولتوری ئەوە تایبەتە فعلەن بەڵام پەروەردەی مۆراڵی تایبەت نییە دەکرێت گشتی بکرێتەوە پەروەردەی کولتوریش عیلاقەی بە بژێوی و ژیانی ئیش و پیشە و ئەمانەوە نییە یعنی پەیوەندی بە شتانەوەیە کە لایەنێکی تری ئێمە پێویستێتی وەک مرۆڤ ئەوە تاوان دواتر دێمە سەری ئەوە هەر بە حتمی دەبێت فعلەن ینی پەروەردەی کولتوری جیابێت نەک لە نەتەوەیەکەوە بۆ نەتەوەیەکی تر لە ئیتنیەکەوە بۆ ئیتنیەکی تر دەبێت جیابێت ینی جیاوازی کولتوری جیاوازیەکی ڕەوایە و ڕەبتی بە سروشتی ئەو میلەتەوە هەیە کە ئەو کولتورەی هەڵگرتووە و ڕەبتی بە ژیانی ئێستاتێکی ئەو گروپەوە هەیە و ئەمە لە ڕاستیا دەست لێدانی دەبێت وەکو بڵێ شتێکی قەدەغە بێت لە کاتێکە دەوڵەتی مۆدێرن بێت گوێدانە ئەم لایەنەی ئینسان ئەو لایەنەی وێران کرد و زۆر لە ئیتنیەکانی ینی وێران کرد لەبەرەوەەوە دەبێت پەروەردەی ئەگەر پەروەردەیەکمانە بێ بە ناوی پەروەردەی کولتوریان پەروەردەیە حتمما پەروەردەیەکی تایبەتە یعنی کوردێک لە کەنەدا پەروەردە کولتوریەکەی جیاوازە لەوەی لە پەروەردە مۆراڵیەکەی پەروەردە مۆراڵیەکەی دەکرێت هاوبەش بێت لەگەڵ کەنەدیەکە بەڵام پەروەردە کولتوریەکەی دەبێت جیاواز بێت لەگەڵ کەنەدیەک و ئەوە دواتر من دێمە سەری کە کولتور بۆچی لە مۆراڵ جایە بۆ چی بکەین بۆ ئەوەی بۆ نمونە تا منداڵێکی کورد لە کەنەدا لە ناو فەزایەکی کولتوری کوردیا بێت وە کولتورەکەی جیابێت لە کەنەدیەک بۆ بشتوانێت و حێواری بینی کولتورەکان ینی هاوسەیەتی بینی کولتورەکان لەگەڵ کولتورەکانی تراکە لەوێ هەن ئەمە دروست بێ ئەم پەیوەندیە چۆن بۆ نمونە منداڵێکی کەنەدی لەگەڵ منداڵەکەی تۆ کاوەڕێ منداڵەکەی تۆیە دێت بۆ ئەو شوێنەی کە تۆی لیت و ئەو شوێنە بە معماریەکەیەوە بە هەموو شتەکانیەوە کاتێک کە دەیتە ناوی هەستەکەی لە کوردستانی و ئەو کولتورە بەو کولتورە ڕازێنراوەتەوە و بەو کولتورە کەسەکان لەوێ هەن
ئەو کاتام منداڵە کە دێت لەگەڵ ئەم منداڵە دێتە ناو دنیایەکی ترەوە کە لە کولتورەکەی خۆیان ئەم دنیاە نییە لە گیانێکەوە دەچێت بۆ گیانێکی تر و ئەمە میوانداری کللتوریە کە دەکرێت لە پەیوەندی نێوان کولتورەکان لە سنووری دەوڵەتەکە ئەم میوانداریە کولتوریە بێکە من دواتر وەکوتم ئەسە لێرە درێژەی پێ نادەم دوایی دەچمەوە سەری جۆرەکانی پەروەردە ئەو هەر باسم کرد وابزانم لە زمنی ئینەکە باسم کرد دین و کولتور و ئاین و زمان سەپێنراون ڕاستە مرۆڤ کاتێکە لەدایک دەبێت لە ڕاستیا ئەو شتانەی بەسەرا دەسەپێنرێ بەڵام لامان کاتا اختیاری ئەوەشیە کە بەدڵی نەبوون بیان گۆڕێ ناڵێم اختیارێکە ئاسانە ئینسان بیکە بەڵام ئینسان هەمیشە و ئیرادەیە هەیە کە دەتوانێت ئەو اختیارە بکاوە ئەو جەنگە بکە کە ئەوەی ناوێت کە بەسەریا سەپێنداوە بەڵام من پێم وایە ینی وەکو بڵێ ئەو کەسەی کە سەر بە نەتەوەیەکە یا سەر بە ئیتنیەکە لە ڕاستیا ئەو کولتورەی کە هەیەی و ینی ئەو کولتورە زادەی سروشتی خۆیەتی ئەگەر هاتووە ئەم کولتورە ینی لە ژێر کاریگەری کولتوری ترا نەبێتوە کولتوری تر نەسەبا پێ لەسەری خۆش بەختانە کولتورەکەی کولتوری کوردی وەک کولتورەکەی نەک وەک مۆراڵەکە تاوان ئێمە مۆراڵێکی شێوامانەیە کەس نازانێت لە چۆنە مۆراڵە دروستبووە بەڵام کولتورەکەی کولتوری کوردی ئەس دەکەم خۆش بەختانە کولتورێکە فعلان ئەس دەکەی کەمتر کاریگەری ئەوانی تری لەسەرەوە ئەوەش لە بەرەو بەرگریە نەتەوەیەیە کە لە ناو کووردا هەمیشە هەبووە ئەوی تر هەمیشە دژی کولتورەکەی بۆ هەمیشە هەوڵی داوە کولتورەکەی لە ناوبەرێت و هێزێکی کولتوری زۆر سەیری تایە کورد و کاتێک کە ئەمە کولتورە کورد خۆی داهێناوە فعلەن دەتوانێت لەناو ئەم کولتورە لە ناو ماڵەکەی خۆیەتی بەڵام ئەم کولتورە دەبێت سەر لەنوێ لە ناو خۆیان گانی ئەساسەکەی کەشف بکاتەوە وەکە ئەساسەکەی کەشف کردەوە و کاتە دەزانێت چییە مانگە لەگەڵ ئەوەی کە لەگەڵ ڕۆحی خۆیان دەگونجێەوە چییە مانگ نییە ئەو کاتە دەتوانێت ئەوەی کە کوردی نیە تەنانەت لەوەی کە ناکوردیە جای کاتەوە ینی ئەوەی ئەمانە لە ڕاستیا ئەو کاتە وەکو بڵێ لە کولتورەکە ئەو کاتە کولتورەکە دەبێت بە کولتورێک کە خۆت اختیاری دەکەی وەکو ئەوەی کە لە جوابی پرسیارەکەی ئەو کاکەڵمە تا دامەوە وتم ئەگەر من بەم وشاریەوە وەکو کورد شتا لەدایک نەبوو بم لێم پرسن بە کوردی لەدایک دەبم بە کوردی لەدایک بوونەکەم ڕەبتی بە کولتورەکەەوەیە و ڕەبتی بە سروشتە بە سروشتەی منەوە هەیە کە پێم وایە لەگەڵ ئەو کولتورە ئاساسە یعنی لەبەر ئەوە من کولتورەکە اختیار دەکەمەوە ئەو کاتە لەوە دەردەچێت کە من سەپێنرابێ لەسرم یعنی من بۆم هەیە اختیاری نەکەمەوە بەڵام لە عینی کاتا من اختیاری دەکەمەوە چونکە سازە لەگەڵ خۆم بەس بۆ مۆراڵەکە مۆراڵ هەز دەکەم شتێکە وەکو بڵێ دەکرێت هەمیشە دەستکاریکەیت و دەکرێت لە ڕێگەی پەروەردەوە مۆراڵێکی خراپ چونکە زروفەکان دەگۆڕێن بواری ئیشکردن دەگۆڕێ ئامێرەکان بەرەو پێش دەچن شتەکان ئەمانە هەمووی دەستکاریە و پەیوەندیانە دەکەن تۆ بەردەوام دەبێت ئەم مۆراڵە لە چاکسازیابی لەم مۆراڵایانی لەبەرەوە هەم مۆراڵە ینی نەریتە پیشەیەکەی کە توانە پیشەیەکانی پێستیندەکەی جگە لەوەژە و پەیوەندی کە لە بینی کەسە پیشەیەکانە پەیوەندیکە ڕێک دەخرێت دەبێت ڕێک بخرێتەوە ئامێرێکی تازە دروست دەبێت ژیانێکی پیشەی تازە دروست دەبێت جارێکی تر دەبێت سەر لە نوێ و پەیوەندیە مۆراڵیە بینی تاکەکان ڕێک بخرێتەوە یعنی ئێمە هەمیشە پەروەردەمان لە ناو کۆمەلگا پێویستە بۆ ئەوەی ئەو گۆرانانە بتوانێت لەگەڵ ئەو گۆرانانە ئەو مۆراڵە لەگەڵ ئەو کاتا ڕێک خاتەوە کە هەیە تەمان ئێمە مۆراڵێکمان نییە کە لەسەر دەمە جیاوازەکانە ئێمە بۆی چیەوە دەتوانین ئەمان مۆراڵ دروستکەین چونکە یەک تەکنۆلۆژیا هەیە یەک وەسایلی بەرەمێنان هەیە کە لە هەموو دنیا ینی بۆی زانستەوە بەرهەم دێندێەوە ئێمە ئیشی پێ دەکەین بەهۆی ئەمەوە دەتوانین ئێمە فعلەن مۆراڵێکی ئاو بەشیش دروستکەین بەڵام لە سەردەمی کوشت و کاڵیا کەسێکە لە سەردەمی کوشت و کاڵیایە لەگەڵ گاژوو تا مامەڵە دەکا لەگەڵ کۆمەڵی ئامرازانەک ئامێرا مامەڵە دەکا ئەمە فعلەن بە جۆرێکی تر ئەم توانەکانی دەبێت پەروەردە بکری هەم مۆراڵەکەش کە هەیەی مۆراڵێکی ترە بەس لەم سەردەما کە ئامێرەکان و کەوتونەتە دەسەم و کەسێک ئەمە لێرە دەتوانانی مۆراڵێکی پیشەیش دروستکەی چونکە ئەو ئامێرانە پەیوەندیە پیشەیەکان دیاری دەکەنەوە دەکرێت مۆراڵەکە لەگەڵ ئەو پەیوەندیە پیشەیانە ڕێکخیتەوە
کاتەکە تەواو بووە بۆ بزانم ئەو ئاخر پرسیاری کاک ڕزگاران دە پرسیاری زۆر گرنگی کرد بەس کاتەکەەوە بزانم کەمە بێگوان من تعمیم ناکەم ینی وەکو بڵێ حاڵەت دەتوانی وەرگری و من لە ئەڵمانیا ژمۆ حاڵەتانە هەبوو بۆ نمونە لەو مارکێتانەی کە تورکێک ینی خاوەنیانە فعلەن ئەو شتە دەبینی کەمانەوەی کە ینی ئەو مۆراڵەت دەبینی کە لێرە هەیە بۆ نمونە هەر بازار هەیە گەڕک هەیە کە هی عەرەبەکانە تۆ دەچیتە ناو ئەو بازارە فعلەن ئەمان شتی خۆیان دروست کردووەتەوە لەوێ و لە پەیوەندیەکەشا لەگەڵیانە تۆ دەبێ ڕێکەستی پێ دەکەی ینی لە منتقەیەک بۆ نمونە لە بەرلینەوە لە ناوچەی ئەڵمانەکانەوە دەڕۆی بۆ ناوچەی عەرەبەکان یا تورکەکان بۆ نمونە دەچی بۆ کارل مارکس شاسەکە عەرەبی لێیە لەبێ وای هەست دەکەی دەبێ مەوجەکەی ناوت بگۆڕی دەبێ ینی مۆراڵەکە سیستەمە مۆراڵەکە دەستکاریکەی تا بتوانی لەگەڵ ئەو دەوروبەرە هەڵسوکەوت بکەی وامە بەهۆی ئەو تێکەڵ یەک کللتوریەوە هەیە بەڵام سیستەمە کللتوریە گشتێکە کە عەفەن سیستەمە مۆراڵیە گشتێکە کە هەیە لەوێ ئاوایە ئەو گشتێشکە هەیە لێرە ئاوایە و دەکرێت کەسی بە ویژدانە بێ بۆ نمونە فعلەن قاپە ماستەکەی کە هێنی کردووە بۆ بگەڕێنێتەوە ئەمە ڕەبتی بە ویژدانی ئەو کەسەوە هەیە ڕەبتی بەو مۆراڵەوە نییە کە پەیڕەو دەکرێت لێرە و من لە سیمینارەکەی ترا بە وردی باس لەو مۆراڵە دەکەم کە بە شێوەیەکی گشتی لێرە کار دەکا نەک لە ناو کاری بڵین لە مارکێتێکە تۆ لە ناو مەکتەبە لە قوتابخانەکانتە لە ناو کاری حکومیە ئەمە ئیش دەکا و ئەوەی کە ئێمە وێران کردووە لە ڕاستیان مۆراڵەیە مۆراڵێکی شێواوە کەس نازانێت ئەمە چۆن دروست بۆ چونکە یەک دنیا شت لە دەرەوە هاتووە ئەم مۆراڵی دروست کردو و ئەمە هەرگیز ناتوانین بڵێن وەکو بڵێ ینی ئەم مۆراڵە تێکەڵەیەکە وە فعلەن ناتوانین بە شکلێک بڵین لە هەموو شوێنە گاوایە یانە ئەو شوێنانەی بۆ نمونە لە شارەکانە شوێنی تایبەتن دروست کراون و مۆراڵەکەی مۆراڵێکی ترە لەگەڵ ئەو شوێنە شعبیانەی کە هەیە و ئەمە لە شوێنەکانی تری شەروایە بەڵام بەگشتی مۆراڵێکەیە کە لە ڕێگەی پەروەردەوە و لە ڕێگەی پەروەردەوە ئەمە لە ناو تاکەکانە دەچەسپێندێت من باس لەو مۆراڵە دەکەم و باس لەو سیستەمە دەکەم کە لە ناو تاکەکانە دادەندێت بەڵام ئەو تاکانە چۆن مارەسەی دەکەن دواترەوە شتێکی ترە و تا چەند مارەسە دەکرێ و بە ڕێژەی چەند مارەسە دەکرێت ئەوە شتێکی ترە بەڵام من دەمەوێت باس لەوە بکەم کە دوو سیستەمی جیاواز هەیە یەکێکیان کار بۆ ینی شتەکان شخصی دەکاتەوە ئەوی تریان ئەوەی لە پێشچاوی دەکرێت گشتیە یەکێکیان تاکەکە بۆ ینی ئایلەکە پەروەردە دەکا ئەوی تریان بۆ کۆمەلگاکە پەروەردەی دەکا یەکێکیان ئەوەی گشتیە لەگەڵ ئەوەی تایبەتە بۆتەوە بە یەک کاتی ئەوەی تایبەتەکە دەکات سیستەمە مۆراڵێکە خۆی وای لێ دەکا کە ئاوا بێ ئەگەرە میژنەیەوێت ئەو شتە بۆ ئەوە بکەوێتەوە کە گشتیشە بەڵام ئەمە لێرە نییە ئەمە لێرە کەسە تاکە کەسەکە دەتوانێت وەکو ویژدان شتێکگەیە بیکە بەڵام ئەمە نظام نییە ئەم کەسە ینی ئەگەر بەپی ئەوە نەڕوا کە بازارەکە دەیەوێت لەوانەیە وەکو بڵێ نەتوانێت دوکانەکەی بەرێ بەڕێەوە چونکە مۆراڵەکە وا ڕێکخراوە ئەگەر بەپی ئەو کاسپێکەکەی دوکانەکە دەبێت داخیت ینی بۆ نمونە لە تۆ دەبێت درۆ بکەیت لە کاتی کە ئەرزی کاڵاکانە دەکەیت و دەبێت مجاملە بکەیت دەبێت کۆمەڵەشت دەیەکە من لەوانەکەی داهاتووە لە سیمینارەکەی داهاتوو باسی دەکەم کە ئەو مۆراڵەی ئێرە چۆنە و من ناوینانێم مۆراڵی کوردی و مۆراڵی کوردی نییە مۆراڵی کەنەدی نییە ئەم مۆراڵە مۆراڵێکی مۆدرنی کە لە دوای بڵێنەوەی کە زانست لە ئەوروپا سەری هەڵدا و لە دوایەوەی دەوڵەتی مۆدرن دروست بوو ئەم مۆراڵە بەرەبەرە ینی لە سەدەی 20 ئاز دەکەم سەرەتەکانی سەدەی 20 اینجا ئەو نظامە پەروەردەیە جێگەی خۆی گر کە ئێستا هەیە و ئەمە عیلاقەی بە ینی ناسنامەی نەتەوەیی و وە کولتوری نەتەوەکانەوە نییە مۆراڵەکە ئێمە لە ڕێگەی پەروەردەوە دەتوانین لە هەر منداڵەکە بیچێنین و ئەم منداڵە دواتر بە پێوە مۆراڵە سپۆت بکە بەوام جوابی پرسیارەکانم دابێتەوە کاتەکەی وابزانم درەنگە باوەڕ بۆ هەوازان جارێکی دیکە بۆ مامۆستا فانی عزیز بەخێر کارێکی هین بۆ لاوەکی لە بەڵێم جیاواز دەماوەسە هیوادارم جناب هەورامی دوایی ئەگەر بە هەورامی باسەکانت بە شوێنێکی کارکراوێت و خازانجیەکە ڕازەند و ڕاگرتەوەکەی هەورامەکەی و هەروەها لە ئەو ڕادەی زانستیادا کە باس دەکرێت ئەگەر بە هەورامی باخبیت
یارمەتێکی زۆری هەورامی دەدا کە هەورامەکە لەو بارەوە بژێتەوە ئەو ڕادێ پارێزێت ئەوە بەشێکی جیاواز لە پرسیارەکان بەڵام باسێکی زۆر جوانت کرد ینی بەدەیان پرسیار لە مشکات دروست بوو باسی مۆراڵت کرد ئەتیکال مۆراڵت کرد کە ئەوە باس کرد یا باسی کولتورت کرد هەریگەر هەڵێ تکنۆلۆژی دێت هەرچێن تکنۆلۆژی دێت یەکسری ئەخلاقیەکان لە بینەوە تاڵیەکانی بڵێم نەریت ئەخلاقیەکان لە بین دەبات من لە کوردستانە شتێکی دیکە دەبینم مەسەی تکنۆلۆژی نایەت یەکسری مۆراڵ دروستکات بەڵام دێت یەک شتی دیکە هەیە باشە لەگەڵ تا مسلمانێ قسە دەکا بەکەم بە قسە دەکەم لەوێ شتێکی دیکە شەڕگەرایی هاتووە دێت کولتورەکە تێت ئەو کولتورە کورتیە کولتوری جوامێری یافتووە دێت دەگۆڕێت دێ ئەو شەڕگەرایە دێت مەیدانەوە لەوێدایە کە دێت لە باتی ئەوە مەسەڵ تکنۆلۆژی بێ مۆراڵێکی فیکال مۆراڵ دروستکات پاشا دەکەی شەڕگەرایی دێ مۆراڵ دروستەکە و ئەمە خەتەرێک لە هەم دەبەرێبردنی کولتور و هەمیش ئەوەی کە بەداخی گرانە قەزاوەتەکان و هەموو شتەکان لەو چوارچێوە دەکرێت ئەمە خەتەرێک دروست دەکات بۆ بنەڕەتکردنی بەڵێن بنبڕکردنی کولتور لە بەشێکی دیکە هەیە کە تێگەیشتێک هەیە لەکوێ لە ڕۆژهەڵات هەیە وا دەزانن ئەو شتانەی کە هەندێک چوارچێوە ئەخلاقیەکان هەیە وا دەزانن ئەو چوارچێوە ئەخلاقیانە ڕێک هەمووی ڕەبتی بە دینەوە هەیە نازانێت کە هەندێک چوارچێوە ئەخلاقیەکانی هەیە کە ئەمانە هاوکەری لەگەڵ خود بە خود لەگەڵ دینە تۆ بە ئەوەی کە دژایەتی لەگەڵ دینا دەکەن گەرەکیانە ئەو چوارچێوە ئەخلاقیانیش لەگەڵا ببڕن نازانێت کە تۆ بە دژایە وا بزانی هەموو شتێک هەموو جوامێرەکانە ڕەت بە دینەوە دەدەی ئەمە خود بە خود تۆ ڕیشە ئەخلاقیەکان هین دەکەی ڕوتە ئەخلاقیەکانی کۆمەلگا لە بین دەبێت ئەمە ئەم تێگەیشتە لە باشوورە بە شێوازێکی دیکە لە ڕۆژهەڵاتە بە شێوازی دیکە یعنی بۆیە دەڵێن لەو شەڕگەرایە کە دێت پاشارێکی کەسێک دێت بەرامبەر بە یەزیدی قسە دەکات دەڵێ من پارەکەی پێنادەمە ئەسڵ لەو چوارچێوەی فتوەی بە قوڵێک فەرهەنگی ئەلفانیا کە مەسڵ لەناو کۆمەڵگای کوردەواریدا هەیە تەبیعەت ناکات چێ لە شەڕگەرایە کە تەبیعەت دەکات کە بە قوڵێک ئەسڵ لەگەڵ ئەخلاق و چوارچێوەکانی ئەلفانیا کە مەسڵ ناو خودی ئیسلامی چا هەبوو نایەتەوە بۆیە لێرادا من شتێکی خۆش بە جەلال بڵێم هاوڕێکم هەبوو لە وەختی کۆڤید کە پێش هات من بە خێزان وتم زۆر نەخۆشە سوپێکی بەدروست و سوپەکەم بۆ بردەنیمەوە دوای ماوەیە وتی ماڵی باوک ڕۆیشتن شوێن 5 ساعت لێرا دوو ڕۆیشتم بۆ ڕاوبوونەوە لەوێ کە چۆن ماڵۆژ دەکە خەڵکی ئاڵمان دەستی کردە ملێ و گریاوتی تەنها کەسێک کە توانوێتی یارمەتی کوڕەکەمیدا لە وەختی نەخۆشی کۆڤیدا تۆ بووی شتێکی عجایب نەکرد بەشێک لە کولتوری من تێدەگەی یعنی هاتم وتم بڵێم بەسەڵ پاشا کە لە شوێنێکی دیکە هەیە کە ئەگەر لە کەنەدا پاشا دەکەی سیستم هەیە ئەو سیستم و هاوی وایە سیارێکی قڕازی تێبقە سیارێکی هولوهای تێبقە هەرگاتە جێ تراکتۆری تێبقەگاتە جێ بەڵام لای ئەمەدا هەندێک جاری واز ئەو کولتوری جوامێریە یا ئەو شتە کە باسێکی دەکرێت پاشا دەکەی جواهین دەبێت ریپلیس یا بڵێم جێگیرەوەی هەمان سیستمێ دەبێت کە لێرە یاری دەکات دەتوانێت ئەگەرێک لەوێ سیستم نییە پاشا دەکەی کولتورەکەی دەتوانێت بێ هەمان هەڵسوکەوتدا هەمانمانەوەی هەمان کولتور دەتوانێت بە خۆدا دروستکە بەڵام لە لەبوونی وە شەڕگەرایی پاشا دەکەی بە شێوازێکی دیکەیان دەبات بەڵام ئەمەیە کە ئەم باسە دێتە باوەهینەوە دێتە مژارەوە کە من هیوادارم جنابەت ڕوونکردنەوەیکی جوان بخەیتە سەر و بەڕاستی کێ بشین کرد بە قسەکان و دەست خۆش بێت دەست خۆش لە پەروەردەدا بەڵام لە پەروەردە وڵاتاندا بە تایبەت وڵاتە ڕۆژاوانە کە ئێمە پێشکەوتووتر و شتیان لە خۆمان دەبینین یا لە دنیای مودێرنتردا دەبینین کاتناسی زۆر گرینگە کاتناسی منداڵ کەسێتە مەدرسەی حتمەن دەبێ بچیە کە وەخت خۆی نەچۆ مەرسەی تەلەفۆن بۆ دایک واری دەکەن مامۆستا کە نەچۆ مەرسەی لێ دەپرسنەوە جا من لەوەی باس ناکەم چونکە نابێت تێبینێت بەڵام مەبەستم کاتناسی لێرە کە نەمان کرد عێرفان تو زۆرتر باسی موراڵت کرد لەو بەشەی ئێوانەکەدا چونکە تایبەت هەم زانی هەم ئەندێشە ئاوان بڵاو کردەوە کێشە پەروەردەیەکانی کوردانی تارابگە لە نێوان کەلتوری میوان و خانەخوێدا من 1 ساڵ 32 ساڵە لە کانەدام لە هەموو شوێنێکیدا زۆربەی شوێنەکان ئیشم کردو لە زۆربەی شارەکانیاندا ژیاوە لە هاڵیفاکس و تاوانکۆی
لە زۆر ناونیشتا هاوکارین کرد و فێربوون زۆرتر بەشی فێربوون تێدا بوو ئەوەی کە بەڕێز لە وەکمڕال باست کرد جا پرساکەم دێت سەرەوەی کە بەڕێز لە وەکمڕال باست کرد لێرە پاڵەسی یا قانونی پێدەڕا ئایا لە ڕوانگەی تۆوە پاڵەسی یا قانون یا ئەوەی کەوانە سیاسەتی ئەو کۆمپانی پێدەڵن سیاسەتی وەرگانەی پێدەڵن سیاسەتی ئەوەی کارخانە لە کارخانێکی لە کانادا یونیەن ئازادە یعنی تێکاری لە کارخانێکدا 4 ساڵ و کار کردو مەشهورش بوو 4-5 ستانیکاندا برانچی هەبوو ئەو کارخانەیە سەعابی کارخانەکەی بە خۆی سەرۆکی اتحادیە کارگەرەکەی بوو دێوی سەبزی هەبوو هیچ کەسێک نەیتوانێت بێتە ئەندامی یونیەن بۆ نمونە مەبەستمەوەیە کورتێکسەر پاڵەسی ئێمەیە ئەوە سیاسەتی ئێمەیە قانونی ئێمەیە جا ئەوەی کە تۆ زۆرتر تاکید ئەوە لە هەم قسکان لەو بەشەیدا من نازانم لە بەشەکانیدا هاتوو چۆن ئەو بابەتە هەڵبەسەنگێنی ئیجازە خۆم نادەم باسی بکەم لێرەدا ئەتۆ باسی مۆراڵت کرد لێرە ئەو وەک مۆراڵ نایبین کاک ڕزگار عومەر هندێکی شت باس کرد من ناتمە نێوان کە من نمونەی زۆر لەگەڵ ئەو هندیانەی کە تازاتونێ هێرە با نەبێتە مەسەلەی ڕێیسیستی و شتی وە جا لەو چوارچەوەیدا ئایا لە ڕوانگەی تۆوە ئەوانە لێرە بۆی ناڵن مۆراڵ چون کابرا ڕێیسیستە هات بە ئاشکرا لە ئیدارەکەی هاتە دەرە ڕێیسیستە بەڵام بە خاتری و پاڵەسی لێدانراوە کە دەری نەکەن کە حقوقەکەی لێ نەبڕن کە ئەوەی نەکەن لەوێ لە پاڵەسەکەی لا نادا بەڵام کە هاتە دەرێ یەک شتی دیکەیە باشە ئەو مەسەن نمونەیەک ئەوانەی کە تازە هاتوونێرە بە نیوانێنی وەختی دەچێن بە بدۆناڵی شتێکیان لێ دەکڕی لوت دەولایەکە دەست دەولایێنێ جێف بەیزۆ ئەو کۆمپانی جێف بەیزۆیە ئامازۆن ئەو 100% کاستەمەر ڕایتی داناوە بەڵام لە کانادا گەبی هەرکەس چێتە کانادا تایە 100% کاستەمەر ڕایت نییە زۆرتە پاڵسی ڕایتی خۆیانە جۆی کاستەمەری جەژن فڕیت دەنێت 100 نمونەی وایە ئێستا لە کانادا بیخۆنەوە لەسەر وەبسایتی کۆمیونیکیشنی کانادا جا من پرسیارەکەمەوەدا ئەتۆ چ جیاوازێک لەبارەی فکری و فەلسەفی و چەمکی یا چەمکناسی مۆراڵ و پاڵەسی یا سیاسەت یا قانون سیاسەت معنای پۆلیتیکاڵەکەی مەنا سیاسەت ئەو سیاسەتەوە ئەمن جا پرسیارەکەم ئەوە بوو بەڵام تێبینیشتم هەیە بەڵام چونکە سەجەلاتی زۆرتر پرسیار بکەن زۆر زۆر سپاس پرسیارەکان زۆر وردبوون هەردوو لە وەڵی ئێوەش پرسیار دەوروژێنن لای من و من پرسیار لای ئێوە دەوروژێنم و ئێتراز دەکەم بەڕاستی ئەوەی گرنگە و پرسیارانەیە چونکە منیش ئێستا لە ڕێگەی و پرسیارانە و تێبینیانەی کە ینی باس کران لێرە منیش هەست دەکەم دەبێت زیاتر بیر لە بابەتەکە بکەمەوە لەوێ بووە لە ئەزمموی ئێوە بەحکمی ئەوەی ئەوە منداڵتان هەیە عایلەتان هەیە نازانم تێکەڵێکی تاواتان لەگەڵێوە هەیە و من ئەو تێکەڵەیە کە پێویست بوو لە ڕاستیا بۆەوەی هەمووەوەی کە پێویستە وەکو لەو سیستەما بیبینم دوایی لێکی بەمەوەکەمە چۆن ئیش دەکا لە بەردەستمانە بەڵام ئەوەندەی لە بەردەستمایە دەتوانم من وەکو بڵێ ئەو نێزامەت دیاریکەم کە چۆن کار دەکات بەنسبەت ئەوەی شەڕەنگێزی باسی تەکنۆلۆژیای کرد تەکنۆلۆژیا مشکلەکەەوەی ئێمە نەریتە زانستیەکە هاتووە بۆ هەموو شوێنێک لە هەموو شوێنەگەیە بۆ نمونایەوەی لە زانکۆکانی ئێرە دەخوێندێ ئەو بیرکاری کە لێرە دەخوێندە جاران ئەسان ئەو بیرکاریە لە عێراقا دەخوێنرا لە ئەمریکاش نەدەخوێندا زانستەکە وەکو توانای زانستی هاتووە ئەمە کێشە نییە ئەوەی کە لەگەڵ ئەوانە هاتووە مۆراڵەکەیە ئەو مۆراڵی کە ئەم کەسە پیشەیە دەکەوێتە ناو ئەو زۆنە پیشەیەوە کاڵس و کەوت بکات لەگەڵ دەوروبەرە کەسەکانینا ئەو دەوروبەرە پیشەیەی تر هەر کەسێک بێت وەکو کەسێکی پیشەیی ئەو مۆراڵەی نییە مۆراڵێکی تری هەیە و ئەوەی کێشەیە هەست دەکەم مۆزوعی تەکنۆلۆژیا ینی یا پێشکەوتنی ئامێرەکان لە ڕاستیە مۆراڵێک لەگەڵ خۆیانە دروست ناکەن کە عیبارەتە لەو مۆراڵەی کە پەیوەندی تاکەکانێک دەخا ینی ئەو بیرۆکەی مارکس کە هەبوو من لەگەڵ ینی من چونکار ئەمەی کە ئێستا هەیە ئەوە ساف دەکاتەوە کە ئەمە وایە لە یەک حاڵەتان نەبێ ئەگەر بێت و داهێنەری ئەو شتە ینی ئەو ڕۆحە داهێنەرەی کە لەوێ هەیە مۆراڵەکەشی لەگەڵا دابێنی ینی لەگەڵ زانستەکە کە دادهێنێ مۆراڵی
پەیوەندی پیشەیەکانیشدا بێنێ وەکەوەی کە لە ئەوروپا ڕوویدا بەڵام لێرە ئێمە زانستەکە هاتووە وە کەسی توانای پیشەیەکان دروست دەکەین لێرە بەڵام ئێمە مۆراڵە پیشەیەکە ناتوانین بدەین یانی لە مەکتەبەکانە ئەو مۆراڵە پیشەیە لە ناو زەینی ئەم قوتابیانە خەزم ناکرێت مۆراڵێکی تر خەزم دەکرێت کە لەگەڵ بازار و کۆمەلگای ئێرا بگونجێت و ئەوەی کە دەبێت دەستکاری بکرێ و مۆراڵەیە لە ڕاستیان و لێرە ئێستا هیچ گرنگیەک بۆ مۆراڵەکە نادرێت ئەوەی کە گرنگی پێ دەدرێت ئەوەیە مامۆسایەک بتوانێت تەلەبەکە وای لێ بکات کە لە بیرکاریا سەد بێنێ و دایک و باوکەکەش ئەمەیان دەوێت کە منداڵەکەیان سەد بێنێەوەی لە توو بەرگیرێ لەبەرەوە ئەو شتێک کە ڕەبتی بە مۆراڵەوە هەیە کە ئەم منداڵە پێویستێتی بۆ پەیوەندی لە ناو ئیشا هیچ پەروەردە ناکرێت لەوێەوە و ئەو مۆراڵە لە کۆمەلگاکە وەردەگرێت لە بازار وەری دەگرێت کە خۆی لەگەڵ بازار ئامامەڵە دەکاوە دواتریش ئەویشە بامان شێوە مۆراڵە پیشەیە نەقڵ دەکاتەوە بۆ ئەوانی تر بەنسبەت تەبەن من چەمکەکان زۆر بەتایبەت بەکاردێنم ینی ئەم چەمکانی کە من بەکاریان دێنم لە ڕاستیان ئەو مانایی کە پێیان دەدەم مانایەکی تایبەتە کە پێشتر ئەوە نییە کە پێیان درابێت لەبەرەوە هەڵ دەدەم من تاریفی چەمکەکان بکەم ئێستا کاتێک کە باسی مۆراڵ دەکەم دەمەوێت ئەو پێناسەی مۆراڵەکە و پێناسەیە وەرگێت کە من لە ڕێگەی باسەکەەوە دەمەوێت نیشانی دەم کە مۆراڵەکە لە کوێ ئیش دەکەم و ینی جاکردنەوەی چەمکەکان لای من یا معنادان بە چەمکەکان بەڕاستی معنایەکی تایبەتە و هەست دەکەم دەبێت لەگەڵ ئەو معنایە بڕۆین بۆەوەی ئەو باسی کە من دەکەم ڕوون بێت و دوایەوەی کە باسەکە ڕوون بوویەوە ئەو کاتان دێک مەسەلە هەیە کە ینی چەمکی تری بۆ بەکارێنراوە لەوانەیە وەکو بڵێ ڕێک بخرێنەوە چونکەوەی گرنگە لای من چەمکەکان نین ئەوەندەی کە منم چەمکانە بەکار بێنم بۆ ئەوەی شتانەکەیە ڕۆشنی کەمەوە واکە لە ناو ژیانی ڕاستەقینەی ئێمە هەن ینی ئەوەی کە من لێرە هەوڵی بۆ دەدەم ینی معرفەیەک نییە زانینێک نییە کە لە کتێبەکانەوە هێناگێتم ینی من ئەگەر ئەو خبرەی کە لە چەند ساڵێکە لە ئەڵمانیا هەموو ئەگەر باتایە و نەمبووایەوە تەمەەن کە دەڵێم خبرە من بەردەوام لە متاباکردنی و سیستەما بووم لە هەر شوێنە کە دەچوم لە ناو بیرکردەوە بووم لەوەی کە ئەمەش و کەوتە چۆن ئاوا ڕوودەدا هەرەوە نەبوو کە من کەسێکم لەوێ دەژێن یعنی وەکو وا بێ من هەمیشە لە ناو لێکۆڵنەوە بم لە ناو ژیانەکە لە ناو لێکۆڵنەوە شار ینی ئەمەی کە هەیە لەم خبرەیەوە من هەوڵ دەدەم قسە بکەم بۆ ئەوەی هەست دەکەم کاتێک ئێمە لە خبرەیەکی ژیانیەوە قسە دەکەین دەتوانین بگەینە بیرکردنەوەیەکی زۆر باش کە دەتوانێت بەڕاستی دەستپاتە سەر کێشەکە و ئەم بیرکردنەوەیەکی بیناکەر دەبێت و کاتێک ئێمە لە کتێبەکانەوە قسە دەکەین بەڕاستی هەست دەکەم ناتوانین ئەم کۆڵشتی گشتی داین لەوێ دیموکراسی هەیە لێرە نییە لەوێ نازانم چی هەیە کۆمەڵێ بەراورد دەکەی ئێمە دەیکەین بەڕاستی نامانگەێنێتە سەر ئەو مەسەلە جددیە کە هەمانە ئەو کێشەیە کە بەڕاستی هەمانە دەوێت کە نەشگەیشتینە سەر کێشەکە بەڕاستی ناشتوانین حەلێکی ڕاستی بۆ بدۆزینەوە و ئەم هەوڵەی کە من دەیدەم بەڕاستی هەوڵە بۆەوەی ئەو شتانە بخەمە سەر مێزەکە و چەمکەکان من بەو شکڵە بەکاردێنم کە پێناسییان دەکەم لە سیمینارەکە و دواتر دەکرێت ئەو شتانەی تر کە هەن بڵین بۆ نمونە سیاسەتی کۆمپانیایەک لە شوێنێکی دیاریکراوە ئەم سیاسەتە چیە دەکرێت ویش بخینە ناو باسەوە ئەگەر پێویست بوو و شتانێکی تر کە کاکە ئەو لایەکە لە آخر جار باسی کرد کە ویستی مۆراڵە یا من مەبەستمەرە و قانونەیە یا شتێکی ترە مۆراڵ بە دیاریکراوی باسم کرد کە چییە عیبارەتە دوو جۆرە بڵین دوو نەریتت هەیە نەریتێکی پیشەیی کە توانە پیشەیەکەت پێدەدا ئەمە دەبێت بۆ منە لە بواری هەندەسا دەتکا بە مهندس و پسوەرێکت پێدەدا لە پیشەیە نەریتێکی تر هەیە پەیوەندی تۆ ڕێک دەخا لەگەڵ دەوروبەرەکەت بەڵام ئەو دەوروبەرە پیشەیە یعنی تۆ لە ناو وەزیفای وەکو کارمەندێک وەکو کەسێک کە ئیش دەکەی دەوروبەرێکی پیشەیی دەیە کە عیبارەتە لە بەڕێوەبەرەکەت یا خۆت بەڕێوەبەری یا کۆمپانیاکەی خاوەنی کۆمپانیاکە یا ئەو بازاڕێک کە مامەڵەی لەگەڵ دەکەی ئەو کەسانێک کە پەیوەندیان پێوە دەکەی وە لە قسەکردن تاکە قسە دەکەی لەگەڵ ئەوانە ئەمانە هینێکی مۆراڵێکی دەبێت
و ئەوی تریان نەریتێکی پیشەیە ئەمیان نەریتێکی مۆراڵیە ئەم بۆ مۆراڵەکە نەریتێکت دەوێت بۆ پیشەکەش نەریتێکت دەوێت ئەمانە من جا کردەوە مەسم لە مۆراڵی پیشەیی دقیق ئەوەیە کە تۆ لەسەر کارەکەت ئەوە سوکەوتی کە لەگەڵ دەوروبەرەکەی دەکەی چییە تەبان لە دەرەوەی پیشەش ئەم مۆراڵە ئیش دەکات وەکو برایە باسی کرد لە ناو کارگەکە بۆی دەرد نەکرێت ڕاستیست نییە بەڵام هاتە دەرەوە ڕاستیستە ئێمەم دواتر باسی ئەو مۆراڵە گشتێش دەکەین کە لەوێ هەیە و ئەو مۆراڵەی دەرەوە هیچ کە لای ئێمە هەیە ئەمانش باس دەکەین لە سیمینارەکەی داهاتوە باسی دەکەم بۆ ئەوەی لایەکانی مۆراڵ ئەوەی کە من ناوە مۆراڵ دیاری بکەم و دواتریش ئەمە ئەو سنوورە دیاری کەم کە لە بینی مۆراڵ و کولتورا هەیە و دواتر بینە سەر کولتور کە کولتور چییە هەندێک لەو باسانی کە بڵێنە و برای پێشم کردی پرسیارەکان دەچێتە ناو کولتورەوە ئەوە دەبێت فعلەن جارێک کولتور و مۆراڵەکە جیا بکەینەوە ئەو کاتە دەتوانین بە ڕاستەوخۆ بچینە ناو کێشەکانەوە مناڵی ئەوێ کێشەکەی ئایا لەم دەکەوێتە ناوباری کولتورەوە و کێشەکەی ڕەبتی بە وجودە کوردیەکەیەوە هەیە یا کێشەکەی مۆراڵیە ئەو کاتە دەتوانین بەڕاستی لە دوای ئەم جاکردنەوەیە کێشەکان دیاریکەین بەیوان توانی بێتم وەڵامی پرسیارەکانم دابێتەوە یا هیچ نەبێت توانی بێتم پرسیاری زیاتر دروستکەم ینی بۆەوەی زیاتر لەگەڵ بابەتەکانە بڕین واز دەکەمە تا بتوانین پرسیار هەبێت وان بابەتە قوڵتر دەبێتەوە باشتر دەتوانین بگەینە ڕیشەی کێشەکان. دەست خۆش بێت دکتۆر زۆر سپاس بابەتێکی زۆر باش بوو هیوادارم هەفتەی داهاتوو درێژەی پێ بدەین و گفتوگۆی لەسەر بکەین.